سلااوڕێ ساوڕێیان هیوادارم باش بن، سەلامەت بن، تەندروست بن لە هەر شوێنێکی دنیا. دەمەکە ڤیددیۆ و شتیوامان نەکردیە ئیتر ئەوڕۆ بە بۆنەی کۆتای هاتی مۆندیال بەسەرهاتی میری قەتەڕ و کەرەکەی خۆمانتان لۆ دەجێڕمەوە. هاوڕێیان مۆندیال لە هەموو دنیا ڕووداوێکی وەرزشیە، هەموو دنیا پێوە مەشغوڵە. من وەرزشی ینی هیچ لەسەر وەرزش نازانم، ناشمەوێت تحلیق لەسەر وەرزش بدەم، بەڵام دەمەوێت لە ڕوانگەکی سیاسیەوە باسی میری قەتەڕ و کەرەکەی خۆمان بکەین. کەرەکەی خۆمان بەبەستم نێچیروان بارزانیە. هاوڕێیان تەمەشا بکە قەتەر بە سوود وەرگرتن لە دەرفەت، بە هەمومان دەرێن قەتەڕیەکان یان خەلیجیەکان عەقڵیان نییە، بەڵام ئەو چەند ساڵە پارە و مولک و سامان فێری عەقڵی دەوڵەتداریشی کردینە، بەڵام کەرەکەی خۆمان نا. ئەوان بە سوود وەرگرتن لە دەرفەت عەبای خەلیجیان خستە سەر ملی باشترین یاریزانی جیهان و هەموو جیهان لەسەر ڕۆژی داهاتوو بۆ عەبایەوە مەشغوڵ دەبن کە میری قەتەر خستێ سەر شانی لیۆنێل مێسی. بەڵام کەرەکەی خۆمان شوێنێکی گردبوو لە یاریگای، شوێنی دەرەجەیەک VIP پێو بەدەوڵەتچوونێ ملۆم کردیە 9500 یۆڕۆیە. تەبان ئیڕی ئاسی گرانتریشە، مە باسی ئەوەش ناکەین، هەدەرێن 9500 یۆڕۆ. کەرەکەی خۆمان لە کوردستانەوە بە تیارەکی تایبەت چووە، چوونی تیارەکە و هاتنەوەکەی نزیکەی ینی بە کوردیەکەی نزیکەی ملیۆنێک دۆلار بەس لە چوونەکەی چووە. بەڵام کەرەکەی خۆمان لۆ نەسی وسود لە دەرفەتەکەی وەگری. کەرەکەی خۆمان چوو بلەوەی ماکرۆن لەوێن دەرە ئەگەر فەڕەنسا بردیەوە بینیتان کە فەڕەنسا گۆڵیگەت ئاها لە شوێنی خۆی هەردەپەڕیەوە دەگۆ قازە خۆی دەقۆستەوە. جا کەرەکەی ما ئیتر کەرەکەی ما ئاوا چوو بوو بەو نیازەی. بە دڵنیاشم لەو دوو ڕۆژەی چەندان هەزاریت کە سەرف دەکات لایانی کەم ئەگەر ئەو شۆ لەوێن دەرببینێتەوە لە برز خەلیفەی دەبیتن کە دنیایەک پارەی تێدەچی. جا خەڵکی مەبزانن عەرەبەکان کە ئەمە هەمیشە بە خراپە لە ڕووی ئیداریەوە، خۆوانەی خەلیج هەمویان دیکتاتۆرن لە ڕووی دیموکراسیەوە، هەمویان دزن، بەڵام دیکتاتۆرێکی باش دزەکی باش. دزەکن لەوەی کە سەروەت و سامانی وڵاتەکانیان هەم لە پێناو بنەماڵەکانیان بەکاردێنن، هەم لە پێناو خەڵکەکانیان. بەڵام کەرەکەی مە بەخۆی بە خێزانەکەی لەگەر بنەماڵی ئال تاڵەبانی سەروەت و سامانی وڵاتیمە تەنها بۆ خۆیان بەکاردێن. بۆی من زیاتر کارتان ناگرم هاوڕێیان، بەڵام ببینن کەرەکەی مە چۆن ئیدارە، سیاسەت، سوود وەرگرتن لە دەرفەت دەبینیتن. قەتەڕیەکان و میری قەتەر چۆن سواری سەر پشتی سوود دەرفەتەکان دەبن و دەیقۆزنەوە بۆ بەرژەوەندی خۆیان. بۆیە من لێرە هیچ ڕائێکم نییە لەسەر تۆپانەیەەکە، پیرۆزبایی لە هەردوو فەریق دەکەم. بەڕاستی یاریەکە یاریەکی بەلەزەت بوو کە من لە مۆندیال تەنها تەمەشای دوو یاریم کردیە، مەغریب لەگەر کڕواتیای، ئەرجەنتین لەگەڵ فەڕەنسای. بەڵام بەڕاستی یاری نێوان ئەرجەنتین و فەڕەنسا لەزەتەکی تایبەتی هەبوو کە هەمومان بینیمان، و هەردوو تیپیش یاریەکی یەکجا زۆریان کرد. بەڵام بابەتی سەرەکیمە لەسەر کەرەکەی خۆمانە، ببینن کەرەکانی مە چۆن سیاسەت دەکەن. کاتە چی خۆش ماڵاوە.